بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام لە بەردەم یەکێک لە وێستگەکانی دابەشکردنی بەنزینی 750 دینارین پاڵپشتی کراو لە کاتێکدا شۆفێران دەڵێن ئەم بەنزینەمانەم پاڵپشتی کراوە دەبوو نرخەکەی لە 450 دینار بێ هاوشێوەی عێراق و لە هەمان کاتیشدا دەڵێن پێویستەکە ڕێژەکەی زیاتر بکرێت کە تەنها سێ بەنزیخانە لە سلێمانی ئەو بەنزینە دابش دەکەن و هەر بەنزیخانەیەک 36,000 لیترێکی پێدەگات تانی وەڕۆ هەموو بەنزیخانەکان بەنزینەکەیان تەواو دەبێت چەندی داواکاری دیکەیان هەیە کە سەرگرتن بەڕاستیتە کۆتایی بێت و بەنزینی پاڵپشتی کراوی حکومە زیاتر بکرێت بۆ ئەم بابەتە و وەرگرتنی زیاتری قسەی شۆفێران دەچمە لایەن لەگەڵمان. شو سعركم دانابو؟ دانابو. خۆکی هاتی تۆ بەلایەوە. جان والله ئەم بەیانی هاتم منیش هاتم ژیانی؟ والله دوای ژیانی هاتم بەلای. ساغ ئینشاءالله. سەرەتا ئەم بەنزینە حکومی پاڵپشتی کراوە بوو بە 450 دینار بێ. بەڵێ 450. بەڵام ئێستا بە 750 فرۆشتن. ئیسا بە 750 فرۆشە بەڵێ. خۆی ئەبوو زیاتر وەکۆڵی هاوکاری بکرایە. هاوکاری فەقیر هەر ناکرێ برا هاوکاری فەقیر کراوە بە حیاتی. ناچاری نەبێ جەناب ئەوە سەرە گریتووە. وەڵی برا بۆ من دەرنایێنێ بەخوا هەر چۆنێک کین دەری نایێنێ. ناوەڵە. باشە نەبوو ژماری وێزگەکان زیاتر بکرێ. وڵای بۆیە زیاد کرا بەس بۆزانم لە دوو وێزگەوازانم تۆزیعکردێن بەڵێ لە سلێمانیە. 100,000 لیترێکی ڕۆژانە. ناگاتە نیوەڕۆزم تەواو بیت. بەڵێ دەوری یەکونی و ئاوا بۆ دوو تاوا بێرەوەڵە. بەڵێ. هەندێک بەنزیخانەی تر هەیە 750ەکە ناگاتە نیوەڕۆژ. وەڵا وایە قوربان ڕاستێک فەرمی بەڵێ وایە. باشە. یعنی ئەگە بێت و بە 1150 بیکەی دەرینێنێت. وەڵا برادەرینە ئێمە ئالێرە نەفەر سوارەکەی بۆ بازار 3,000 دینارمانە 3,000 دینار دەری ناهێنێ کاک. بڕوا بکە لیترونیە دوو لیتر بەنزینە خوا تاچی دووەگەڕێیتەوە. دونی و سێ و خەومالێکەوە. خۆ لێرە شوێنی خەونی بە ناشکێنەوە. ئەمجا مێشولەشە نەیاڵێ با بزانم. وڵای وەکو مێشولە ینی ئینی وای نیە بەس کاکە هۆ لێرە سەگی لێ وراوە حاڵ وەزانیە خەڵکێتی هەیە. ناوەڵە. ئەمە وەزانیە. براوکەی وازە خەڵک هەبێت ئەمە شۆناشۆنە بینە سەروانە. باشە بەحساب ئەمە پاڵپشتی کراوی حکومیە نە ئەو بە 450 دینار بێ. خۆی ئەمە پاڵپشت بەحساب لە چاو 1250 پاڵپشتی کراوە ڕاستە. بەس چاو عێراقا ناوەڵە پاڵپشتی کراو نییە. بەس یعنی لە چاوی تریا ئەمە باشترە بەس باشترەوە حاڵ نیە وەکو هەر نەبوونەوەی باش لە بوونەوەی. ئەتو ئەمە ئێستا پاسان پێ پڕیکەین بەشی 3 ڕۆژمان ناکە. 2 ڕۆژ و نیوەشەکە. هەبێ بە شەوێ ماڵ بخەوین شەوێ بین لە سەرا بخەوین. یعنی ئابێ شەوێ خەفەر بی. ئارە وەڵا ڕێگوایە شەو ناشەوێ بێ لە بانزیخانە بخەوین. ئێستا ئەگەر ئەمڕۆ ئیشەوە بێر میزاج نابێ جا خۆ لەگەڵ مشتریە. وەڵا برا خۆ هەر چەندێک بەخوازە بە سەعات و نەخەوتین. ئەتۆ حتا ئەم شەوتر ئەبێ نەخەویتەوە چیەکەی. بە ڕۆژ ئیش و بە شەو خەفەریات. ئارە وەڵا برا بە ڕۆژە بێ ئیشکەیت و بە شەویش ئەو شەوەی کەیتەوانێ سەرە حتا دەوری دووسێ خەو لێ ناکەێ. باشە عیبە نییە بۆ دەسەڵاتداران هەر بەجددی ینی نەتوانن کێشەیەکی بەنزی چارەسەرکەن. ئەمە هەر لە عیبە دەرچووە. یعنی وای لاتووە هەر بۆ حکوومەت وای لاتوو هەر لە عیبە دەرچووە. ئەتۆ وڵاتەکە هەمووی نەوتە هەمووی بانزینە هەمووی غازە. ئەتۆ وەکو نەوتە بازینەکە ژوالاتوە غازەکە لە وێرامتر بووە. ئەگەنە خۆکە غازە بێ پاسەکان بازە سارشتری هەر دەتوانین بە غاز بەکاربێنێ. ساعات چەند ئەکرێتەوە وێزگە؟ وەڵی بەکاتە بانی وایە 5 جوونیەوە کرێتەوە بانی وایە 6 کرێت بانی وایە 7 دەکرێتەوە. یعنی ئەویشتی خەی نییە. ناوە ئەوە یانی سابت نییە. یان ئەگە 5 جوونی بکرێتەوانێ هیچ نەمەسە سارانە زۆربەی ڕۆشت بوون. ینی ئەوش کێشەیەکی ترەکە وێزگەکە زوو ناکرێتەوە. سابت نییە. یعنی کاتێکی دیاریکراو نییە بڵێ وەڵام لە کاتی خۆیان کرێتەوەوانێ. ناوەڵا بە ئارەزی خۆیان ناوانێژێکنەوە. ئەگە بێت و لە بازرگانێکە بەڵسیتەکەی دەرێکاتەوە بۆت. ناوەڵا من 80 لێتی دەکەم 8150 چەناگە. هەر دەری نایانێ ئاواش بەو شوێ دەری نایانێ. ئارە وڵات نەکەکەی تێکەم پڕێگەم 80 لێترە بەشی 2 ڕۆژەکە. شەوی بە لە ماڵە بخەین شێکیش بین لە بازرگانە بخەین. لەکەی لێرە لەسەر ساعت شتی دانابوو لێرە شەو سارەکەمان ڕاگرت. شەو سارەکە ڕاگرت. ئارەوەڵا خەموو نییە خوا نەخواسە. ناوەڵا جا چار نییە چیەک. یانە بێ بەنزینی گرانیانە بێ سارەجی بێت. ئارەوەڵا خەڵک ماڵی خۆی بەناشێ لەسەر وجارە جێڵێەوە. وەڵا کابرا ساری جێش و بای 3-4 دەفتەرە جێشت. بای 3-4 دەفتەرە جێشت. چارێ نییە چی بکە قوربە سەر. ماشڵای ئەو تۆزە شوێنی خۆشتان دەستکەوتە خەڵک شوێنە خۆشیشی خوانێ بڕێ خوا لێمان تێک نایە.
بڵێ بەس نێرە سەجاد دەگەدارێت شوێر باشە ئارە وەڵا بەتاکی ئێرە بەحسا پاڵپشتی کراوە 650 دیناری بەڵام خۆی ئەبوو پاڵپشتی وەکو عێراق بوو 450 دینار وەڵا بەتاکی 650 شتێکی ماوە بۆ بازرگانە خۆ بەتاکی دارە وەڵاوی شەر بازرگانی 650 برا خۆیش 650 ماقول نی ئێستا ئەم ئۆتۆمبیلانی ئەوازام دوو تەنکیشە هەرە وەڵا ئەم کاکەیە وەڵا دووتەنکی ئیتر ئەوەندەی تر وەکۆڵێ ئێوە زیاتر پێویستانە بێت کە زیاتر ئۆتۆمبیلەکە بەنزین وەڵا ئەمەش ئیش و کارمانەیە خۆ بەتاکیت پیاکە ئیش و کاریە بێ سارەشی پێ بێ بێت هەوڵی بازینیشی وە بە مامۆسا ئەم سیاران دوو خوانێ بڕۆ کوتم دوو تەنکی و ئەوەیە ئێستا خەڵکەڵێ بەخوای یەک تەنکیەکەش بەنزینی بۆ پایان نابێنەوەی دوو تەنکیەکەی وەزئی تۆ لەگەڵ ئەم بێ بەنزینی چۆن والله من بانی ئەی بەمە وەسێنم ئێوارە پێیەمە زۆر ناسوڕێ بڵێ ناوێت بەقە جاران سووران من ئیشەکەم وایە ینی دوکانارم ئەی وەسێنم و ئێوارە پێیەمە ساغێ ئەگەر بێت و زیاتر پێویستی بێ بە دنیایەوە زیاتر سوێنێمەوە ناچاری نەبێ ئاواز لە سەراوەسی بۆ خۆی من یەکەم جار ماهاتوم سەرە بگرم چۆن چۆنیاتی لە سیارە و جێش چۆن بوو نەوەڵایتر هەراتوم مەسام و ساعتچنەوە دێری وەڵی ئەوە نابێتم شوێنەکە و باشە هەستەکەم زووە دانیشتەکە پیاوە دەمەتەقێک تقریبان ساعتێت لەوە چێ بەرەکەگە بکرێتەوە ساعت ئیشەڵا بەرمانەکە بڵێ بەرمانەکە خەڵکە بۆ بەرینەکەی بڕاتەوە خوا نازانن ئەوەی من هەمەوە یەک سەرە بگرم بۆ بازنەوەڵە ئەی چۆن لە بازرگانەکە گران بوو وڵاتی یەکەم گوێ نامێ من دەست و بام جارە بزانم وەزی حەوسە بەجەیەکە چۆنە ئارە وڵا ئەگە ئیش بێ و ناچاربی ناچاری سەرە نەگریت و بڕۆی بە گرانەکە بیکڕی خۆی هەرزانێ بۆ عالەمامی باشترە بۆ شێوازە باشتر نییە هەرزان بێ تاسی لە ئیشی جەنابی شتەکە کە تۆ گواست نایکە وڵات تاسیر لە هەموو ئیشێکەکە خەریکی دوکاندارێکی بۆی بزانم تا چەند کاریگەری بەنزین لەسەر ئیشەکەی تۆ بووە مەسەلەن کرێشتەوە بێ کابرای ساڵێ گرانتر ئەکەوێت لە بەرەی بەنزین گرانە گاز گرانە غاز گرانە من ئیشی بواخی سیارەکە وڵا ئێستا لەو چێ ڕوودای هاتچۆکەم بێتە خەڵک نەوێت زۆر لەسەر جادە بێ گومانی دیانە ینی بەجددی جادەکان ئەگەر تێبینی بکەی چۆڵێکی بەراورد بەڕابە بە تاکی چۆڵیتیە چۆن دەوریە زۆر کەی هاتیتەوە ئێستا مثلا دقیقة يعني لجوع سوتو سنة قسوة باش ناشاري نبي أماكي والله نازل كثير فرقك أو غنية بلي فرقك أو بانز بيزارة بلام زوجي شقيتو فرقك وينية فرقك أو توي أو واينية بلام أو بنزينك أم توزي باشترا باشا حاو صوب الجاي أنا أبو شوار صوب الجاي بيه لما بالبشتي كلاو بحياتي شتيوان هذا ناچی نۆ قۆناغە نەبا ناچی نۆ قۆناغی خۆش گوزەرانی زۆری ماوە جارێ هەتا ئەمانەی سەر حکوم من ناچین ئەتەوان پێم وتی ئەم جگەرە چێوتە خەفەت و بێتاقەتی و چاوەڕوانی سەرە و ئەتەوان تەمەن وانوازم هەر لەوا ڕۆی ئەرە بەخوا ئەو چۆن ساڵ من لە حەفتاوەکەم زۆر سیارم پێ زوو سەرەرگریت وانێ بۆ بەنزین بۆ غاز بۆ نەوت بۆ ئاو بۆ نان بۆ دار بۆ بەرد هەروە بۆ وڵات هەروە بوو وەتی چامان فام کردەوە بوو تا حدێ زمانی ڕژێمی بەعاز باشتر بوو ئەو کاتە باشتر بوو تا حدێ باشتر بوو کاتە ئەو کاتە ئێستا خەڵک گوێ لەم قسەتەوە بێت تۆڕە بێ و قسەکە وڵەوانیە و تۆڕابێ کاکە دەچی تۆڕابێ کۆمنتە نووسیەوە ئەوەڵێ چی و یە هەمووی بینیوێتی ئەوەی لە عمری منابێ هەمووی ئەو وەزعانی بینیوە ئێستا بە سەعات دوانیتم سەرەویەت ئەگەر بکرێتەوە ئەگەر کردەوەی تەوان سەرمانیەوە بە 2 ساعات ئەمە جەناب حساب تا لە دوێنێ عەسرەوە هاتووی بە سەعات هەیە بەس 2 ساعات جابر دەکرێت بە 2 ساعات ئەرە وەڵا ئەوە ئەگەر ئێستا بێجا خۆمەگەرم ڕۆ بەدی نەکەوێت مەخوای تر ئەوە بەنزینەکە تەنگەرەکەی زانێ ئەگەر جابێنێ بەشێک 6,000 لیتری بۆ هاتوو بەخوا احتیمالە بەشکا و بەشنەکەتانی هەڕۆ تا ساعەیەک و توزیە یەکن
جاری وا شێلوانێ بڵێن نەماتەوە بوو بۆ شارێکی وەکو سلێمانی سێ بەنزیخانەکەم نییە. کورد چۆن کەم نیە چەند سیارە هەیە لە ساڵی نەوەکانە گەڕەکی دوو ساریتیانە بوو ساڵی نەوەکان ئێستا ئێستا کولی ماڵی دوو سیارەتی سیاری هەیە کاکە وایە ساڵی نەوەکان کە دوای انتفاضە لە گەڕەکێکا دوو سیارە نەبووە خۆ ئێمە مامەڵێت باکی خۆمانە خواردوو نەوەڵا وەک باوک نییە وەک باوک وای نەیەکرد لە ئێران شەڕە کەشی لێ مەزین گرانە ئەی لە ئێران وازام لەوێ بە 25 دینارە کوێ لەوێ هەر بەلاشە بەنزی هەتوورە من بە بەلاشەیەن لە هین لە بەغا هەر بە بەلاشە لە کەرکک بە بەلاشە لێرە بە 1950 سەرەگەری بە دوو ڕۆژی کار دەکەوێت سوپاسی خۆراگریمانەکە سەرۆکی حکوومەت ئارەوەڵا سوپاسی کردی وچی دەست سپاتیشیمانەکە سوپاسەوەی بە لیترە بەنزین بۆ تۆ ها سوپاس جێگەی لیترە بەنزین نەگرێتەوە نەوەڵا نەوەڵا هزار سپاسی ئەو لیترێ بەزنی و من ناگرێتەوە قیمەتی چییە؟ کا حاجی ئەس بۆ ناو خەڵکەوانێ و نایان خەڵک بێ کاسی کە و کەسابەت کە و دەمێ بەغزین نییە دەمێ کارەبا نییە دەمێ حەدەمە دەمێ مەعاش نییە حەدەمە شتێک نییە بە درێژایی تەمەن هەر لە سەرا بووی وا بزانم ئەوە تێ من بەبیرم بێ هەراوە بوو هەر ئاواز لەسەرا و هەر لە دامایە بووی ئەرەوەڵ شەڵا داما و نابی لەکەیوە سەرە و گرتووە لە ئێوارەوە سەرم گرتووە ساعاتی ڕۆژی ماوە ئاوە ساعاتی ڕۆژی ماوە سەرم گرتووە تاش ینی پێش نوێژی بەیانی ئەرەوەڵە نا پێنوێژی ئێوارە مەبەست مەغریب و ئەس بەڵێ مەغریب ڕۆژی ڕابردوو ئەرەوەڵا لە ئێوارەوە ئەم ئێواری ڕابردووە ساعاتی ڕۆژی ماوە من سەرم گرتووە لێرە وابزانی نوێژی بەیانی لە یای لەو کاتەوە سەر و گرتووە سەرم گرتووە سیارەکەم بەجێش بەش بەیانی هاتوومەتەوە ئاوە ئەرەوەڵە جا لەو بینەشە دووسێ جا تەکسی ئەم سەر و سەر یا بێتە خۆ ئەرەوەڵا تەکسی هێنانم کە تەکسی خۆمە هەمان وازام خێرەکە شێوە نییە 150,000 و 150 و لەشی فەرق نییە مە بەحسا پاڵپشتی حکومەتە بوو بە 450 بێ بە هەشتۆیش نییە بە 150 با خەڵک تێیەکرد مەجبور بوو سەری نەیەگرت بەس منە بە 150 هێنە بە هەشتەکەش هەیە قاتیان کردووە لەسەر جادەکانی فرۆشن هەیە بەڵام بەرزخانەکان نییە ئەم 150 ئەو بە 450 بێ هەرزانتر قرار وا بوو بێ بە 450 ئیتە قاتیان کردووە هەر نییە لە ئەولێر هەر نییە بەرزخانەکان نیوان داخراوە شاردیانە تۆیان چی وەڵا خۆیان نەزان بلنسیان لێ کردووە نازانم ئەی خۆبران نەشەڕە تیارە لێە و ژێرمان هەمووی نەوتەوە بەحساب نەوزەکەی خۆمانەوە بەزینەکەی خۆمانەوەدا بەمیە نەوەی چۆتە 250 بەم هاوینە نان بەمیلە لێ وڵاتەکانی دەرەوە ئەی فرۆشنەوە ئەی چی لێکن ئەوەڵامیەکەن بە تجارەت وێ فرۆشنەوە هەر تەنکەرەوە ڕوە ئارە وەڵا لە فەساد چەندکەرەوە ڕوە ئێمەش خەزانی بەنزیخانەکانمان بەتاڵە بەڵێ بەڵێ وەڵامی حاڵەکەمانەکە خۆت ئازای چیەوە تا چەند گرنگە ژمارەی بەنزیخانەکان زیاو بکرێت سیان هەیە لە سلێمانی کانی گۆران و پێشەوە و کازیوە حەق نییە زیاو بکرێ حەق هەیە زیاکرێ بەڵام زیایی ناکرد ئەڵێن زیاوی یەکەن بەد نایکن بۆ نایکرد خوا نەزان وەڵا ئارەزی خوان مەسلحەتی خوانی چیایە بۆیە نایکرد یعنی بە ئارەزوو ئیشەکەن ئارە وەڵا بە ئارەزی خوانی دەکرد ناترسن لە خەڵک ناوەڵا ناترسن لە کەس ناترسن ئەگەر ترسان نایە ئەگەر تۆژە ڕەحمیان بۆیە خەشیاوانێ خەوفی خۆشیانەوە چ لە دڵانەوێ ئەگە بیان بیان بە ڕەحمی خوان دڵا باوان نەیەک لەگەڵ خەڵکە ئەمە کەی ئەمە حاڵ و کەی ئەمە وەحزە و خەڵکی شایە و ئەمە کەی حکومداریە ئەم حکومداری وابێ هەردەمە شتێکمان لێگرانەکەن کەی بەنزیخانەکەی کرێت وڵی تقریبا لا شوونی و چارەك بۆ حوت ئەوە بەڵێ تا چنێکی چاوەڕێکی سەرەوی ئەگەر بکرێت لەواچێت چ داقە بۆ 5 دقیقتر بەرمانکەوێ لەکەیوە سەرە و گرتو لە دوێنێ ئێوارەوە لە دوێ ئێوارەوە لە دوێنێ ئێوارە لێرەدانەوە بەڵێ لە دوێ ئێوارە سەرە و گرتووە هێشتا سعاتی تبەرتەکەی بەشکرێتەوە تقریبا 40 دقیقتر بەرمانەکەوێ ئەوەی کە لە کۆتاییە وڵی تر تقریبا 2 ساعتە گەر پێچێت ئەگەر بەشیشیکە ئەگەر بژمێنێ بەڵامی ترە مێنێ ئەم بانزیخان تا سعات و تقریبا تەوزیعەکە مێنێ ئەمێنێ بەڵێ ئەی هەبوو بازیخانەکە بڵێ بڕۆنتەوە سەرە کۆتایی پێبێن و وڵی من تا تووشی حاڵتە نەبووم بەڵامی تر ئەشکرێ جاری وە سیارە زۆرە بانزینەکە نییە بەڵێ بێت پێ بەڵێ ناچاری نەبێت یەیس ئاوە سەرە بگرین ناوەڵە بەشەوە خەفەر بووی بە ڕۆژایش وڵی جاتر مەجبوری چیەکەی خۆدە سەڵات نییە
حوسۆ50 بوو زیادە هەرزان بێت چکە حوسۆ50 بە حساب پاڵپشتیگرای حکوومەتە بوو بە 450 وڵی جایترە ماڵەیە خراپ و خراپتریش هەیە دەسەڵات نییە چیەکەی ئەبێ سەرەگریت مەجبوریت هەموو ساڵێم مۆسار دووبارە بێتەوە عقلێ ژماری بەنزیخانەکان زیادکردن 450 بەرەوەڵە ئەگە چەند بانزیخانەیەک بانزیخانەکان زیاد بکانە ئەم لۆدە ئەمێنونە قڕەباڵغی ئەمێنێ ئەگەر بە 1975 بەنزینتێکی بەش ناکە زەرتە بەکەڵکی ئەوە ناکە ئیشی پێ بکەیت نە ئیشەکە ئەوە هەیە نە خەڵکیش پارەی ئەوەی پێەکە تۆ دای زیاترکەیت لە 3400 زیاتر نییە خەڵکیش پاری پێ نیە مەعاش نییە ئیش نییە مەجبوری یعنی بەکەمەکەش بڕۆیت ناچاوی جاجاتە بریدەکەیان بۆ بگوژێنیتەوە بڵێ هەواکەی دەرە خۆشە بە وڵی بۆ نەفرەکە کوشانەوە ئەی خۆت خۆشارۆگە و نەفرە بوو یەنە جا بگوژێنیتەوە لەبەر بەنزینەکە ناوەڵە مە قەت نای کوشانمەوانی ناوەڵە ئەڵێ قەینا میوانەکان و ناو سیارەکە بە ئەگە بەر لەبەر نەفرەکەش نەبێت لەبەر خۆت گەرماکەی بڵێ ئەوە نییە ناوەڵە ئەوە نییە کە تەبریدەکە کوشێنی دەوانی تەبریدی ژەونیتە بەنزی سەرفەکە ئەم بالفعل زیاترە خواتۆ ڕۆژێتە ئارار شتە زیاترە خوا دەوری هەیە لێوارە هاتووم لە ئیش هاتوومەتەوە نەڕۆژمەتەوە بۆ ماڵەوە هاتووم سەرەکەم لێرە دانەوە هەرجلی ئیشەکەش لەبەرە ئەجلی شەکەشم لەبەرە ئێستا ڕۆمەوە ئیتروا ئێستا هاتوومەتەوە ئەو هەمووی دووسەرە ئەگەر بەنزیرشمان دەستکەوت ناچاری نەبێ ئاوا سەری بۆ گری ناوەڵ ئیشەکە ژوای لای تۆشەکەش کەم ئەمڕۆ ئەمان دەستیان هەر بەسەر بەنزینەکەیشان نەگرتووە ئیشەکەیش بۆ نمونە منیشی بۆ یاخەکەم کۆمپانیەکان عەرزەکە وەرەگرێ بە بەلاش بۆ یاخەکەی ئەمێنێتەوە من لە بواری بۆ یاخکردنەکەیە ئەو بۆ یاخی کە ئەدرێ بۆ نمونە ئیدارەی گشتی مهندسەکەی ئیدارەی گشتی وانەی کرد لەوانەوە نزیکن مەترێ بۆ یاغەیە بێمە بە 600 دینار بە 700 دینار پارەکەش لە کاتی خۆیان نایەتی هەر لەوەش زوڵم لە میلە دەکەن یعنی هەم لەو لاوە پارەمان لێگرنەوە هەموو چەمان لێگرن هەم بەنزینەکەش لێمان لێگرن لە هەموو لایانی بەڕێ من وای لایەتەوە بەس هەواکە ماوەگەر هەواکەش بۆیان کرێ ئەمانە ئەوەشمان لێگرنەوە خۆ خەتا زوڵمەکە پارتی نایکە یەکێتیش لەمان خراپتر ئەمانش ژێرۆ لەمان خراپتر ئێمە دەستمان سوتاوە بە هەردوو لایە ئارەوەڵە هەتا ئەمانە سەحەبمان من ئێمە ئیسراحەت ناکەین پاشە بەنزینی 750 نبوو بە 450 دینار بێکە پاڵپشتی کراوی حکوومەتە چاخۆمانەوە نییە بە پێی قسەکانی خۆیان هەمیان ئێسەوەتانە ڕاستێکە ئاشکرا بێمان بەس بۆ مەسلحەتی خۆیان هەموو سەرۆتی ژێر ئەرز و هەمویان فرۆشتۆ بە کۆمپانیەکانی خۆیان بۆی پارێزگاریان لێکە ئەو لەو لە تورک بۆی پارێزگاری لێ بکات هەموو شتێکی یاوە بە تورک و ئەمانش بۆی ئێران پارێزگاریان لێکە هەموو شتێکی یاوە بە ئێران و ئیتر میلەت چییە هەرزان فرۆشیان کردووی کۆرە نەکەرزان فرۆش هەر سووکیان کردووی ئەو زوڵمەی ئەمان کردویانن لە میلەت نە عەرەب نە فارس نە تورک هیچ وەخت کەس نەیکردو بەمان ئەمان وایان کردووە خۆشەویستیان هیچ کەسێ خۆشەویستی نەماوە بۆ نیشتیمان ناوەڵە من وەکو خۆم ینی بڵێم چ خۆشەویستێکم هەبێ بۆ من کە 50 ساڵ تەمەنمە هیچ خۆشیەکم تیا نەبینیوە تازە خۆشەویستی چیم هەبێ بۆی بەم تەمەنەوە ئەچنەکە پیریش ناگەم بەڵام بەم تەمەنەوە ئیساشە بێ لە سەری بەنزی نابی ئارەوەڵە باششمانی بەنزیخانەکە کەم نیە لە سلیمانی تەناسی بەنزیخانەیە وەڵی جاخۆ بەنزخانە خۆ نازام هەر ڕۆژێ و بەنزخانەگەکرێتەوە هەر سەر کۆڵانێک وەر سەرفەر بەنزخانێکی تایە بەڵام 750 نابێ زیاتر بکرێت لە تەناسی بەنزیخاندا بەشێکەکانی گۆران پێشەوە کازیوە وەڵی جا بۆ ناگریاخەجا ئەمان هەموویە فرۆشنەوەتانە ئەو یددیوانە خۆتان بینیتانە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەکە باش ئەمانە تێر ناخۆنیستان بۆ هەموو شوێنەگە ڕات تورکیا بۆ تورکیا باشە تێر ناخۆنیان چییە مەسەر وەڵە جاگە تێریان بخوا لە خەڵکا و زیاوانە وەس خەتای خۆیەتی لە کاتی هەڵبژاردنە هەر هەمووی ئەم قسە پارتی قسە بەیەکێتیە قسە یەکێتی هەڵێ هەر هەموویان لە ژێری شۆڕێکن لەسەرۆانینا لە باخە تایبەتەکانە لە شوێنەکانە شەوانە مەسوولی پارتی وشێتی هەر هەمووی پێکەوە هیچ مشکلەیشیانی بە شێوەیە گەمان قسەژەکەن قسەش بە یەکترەڵێن کە
دوژمنایەتیان هەیە بەڵام ئەسڵا لە شەریکایەتیان لە هەموو شتێکا شەریک وڵایتر هەر کەسەیە لێرە سەردانێت شتێک دانێ بلۆک تەختە دواییە بەیانیە ئەڵێ منە بەڵێ ئەڵێەوەی من ناچاری نەبێ ئاواکەیت نەخێر ناوەڵ قەمەرەکەی جنابتیان ئەمەی ترێن قەمەرە پێ تەکسی پێ نانە تەکسیم جەناب و تەکسیش نییە ناچاری 150ەکە جاوەرە تەکسی بێت و کرێ بێت سیاری کرێ وایە وانە ڕاستە 150 پاڵپشتی کراوە بەس نەبوو هەرزانتر بێ بەڕاستی 450 تاوان وایە بۆیە 450 وایە بەزیتە کە نەکرێ دەسەڵاتچێ چار نێشت تقریبا سێ بەنزیخانەیە لە سلێمانیا وکانی گۆران پێشەوە کازیوە بۆ بەنزینی پاڵپشتی کراوە حەق نییە ژماری بەنزیخانەکان زیاتر بکرێن بەڵێ پێویستە زیاتر بکرێ بۆی ئەم قەرەباڵغە دروست نەبێ خەڵکی ناو سیارەکەی خەڵکی لە سەجادەکە خەوێ طبعاان هەیە ڕاستە ئەمە نامان گەڕێنەوە بۆ سەرەتای 2000ەکان و 90ەکان بەڵێ وایە چۆن ئەی بە نییە بۆ شانی دەسەڵاتداران تاوان عیبە ئەبواە ئەمە نەکرایە گوێدەن بەعیبە وڵایترەوە بخۆیان بە بڕیار بن ویژانی خۆیان بەڵێ ئەگەر هیان بێ بەڵێ لە دوێنێ نیۆڕۆ لە دوێنێ نیۆڕۆ ناچاری نەبێ ئەمەکەیت کورە بەخوا وەزعنیەوە حاڵنی ترچ بکەیت بە شەو خەفەر و بە ڕۆژە بێ تەکسی و ئیشە بەخوا لە دوێنێ نیۆڕۆ لە تقریبن لە 2 چارەك 20 دقەوە لێرە تەکسیەکە و جێڵایان چی تەکسیەکەم بە جێڵا بەڵێ ئیشی نەکردۆ دوێنێ نەخێر ناوەڵا بەجێ مێشتو توی ساعتم بۆ سەری بنزین ماڵی خۆ لەسەر و جادەژێش ئەرەوەڵا ئیتر هەچێ بێت دەسەڵات نییە حەق نییە ژمارەی بەنزیخانەکان زیادکە لەمای 150 بەتەئکید حەقە زیاب کرێ یان ژمارەی تەکسیەکان جیاب کرێتەوە شتێک لەو بابەتە بکرێت زۆر باشترە بەڵێ پێت وایە حکوومەت کەم تەرخەم بۆ لە چاسەکردن بابەتەیان هەر زۆریش کێشەی ئەوە بە ئاسانی حل ناکرێت ئەمان ئاوا دەسی بەنیاوە ئاسا حل ناکرێت ناوەڵا ئەوە حل ناکرێت خەڵکەکەش قوبوڵێتی زۆر چاک قوبوڵێتی بەیانی دەنگان کرێ هەمووی بەجلی زەرد و سوور و خۆی گۆڕێت و ڕاکاچێتە سەر کورسەکەی دەنگان ئەچێت دەنگەیە ئەمە ئەوە حلەکرێت بەرەوەڵا بارگرانی برە بانزینەکە وای لاتەوە بێت لە ڕۆژی پێشەوە سەری بۆ بگرین داخلی ناوشارە گرانیان کردو بە بۆنێ بانزین هەرزان کرێ داخلی جەرزانە بێ حەق نییە ژماری بەنزیخانەکان زیاد بکرێت بەرەوەڵا برا حەقە بەرەوەڵا حەقە بەرە عیبیشی نییە لە سەرێکۆ ئەیچی ئاو نییە و بانزینەکە نییە و ڕاهاتوین ئارەوەڵا ڕاهاتوین بە کوردیەکەی کوالیتەکەی لێ ڕاستی وەنی ئارەوەڵا کوالتەکەی کوالیتی 150ەکە لە 1975 بازرگانی باشتر وەڵا بێگومان وایە وەڵا زۆر باشترێکە سیقە بە هەموو شوێنە نییە بانزینی دیەکەی ئەگەر لە بازرگانەکە تێکە هیچ بۆ نامێنێتەوە وەڵا چی بۆ مێنێتەوە بێ گیفاین خۆشی بخێتە سەری وەڵی لە دوێنێەوە ساعت 2 چارە گۆ ناو سیارەکە جێشیان شدانە ناوەڵاشتم دانا باشە ئەمە ناشایی نەبێ ئەمەکە کورە نەو وەڵا مەجبوریە ئەی چی بکەین ئەرەوەڵا بازرگانەکە بە 1975 ئەم بە 150 نەبوو ئەم زیاتر ئەرزانتر بێ بە 450وانە بچکە باز حکومیە بەرەوەڵە سەگەی جەنات ژماری بەنزیخانەکانیش کەمە سێ بەنزیخانەیە لە سلێمانیە بەنزیخانەی پێشەوا و کانی گۆران و گۆران و کازیۆ شارێکی گەورە سێ بەنزیخانە دەرەقەت کۆرە نە ئەشۆ بیلە ناوەڵا هیوادارین زیادریگە چی بکەینەوە خۆی کاگە بە قورآن شۆ لە ئیشتاوە و مادومەتەوە بێرە بە شەو خەفەری تو بە ڕۆژی شەڕی ئەرە بە زادی خۆ ئەی چی بکەین ئەی لەسەر جادەکە خەوێت ناو سیارەکە کورە ناکرێت جاوەژەک دێ موشێ خەو لێکە بێت کورە جا خەو لەویا هەر دانیشی گەرما و گوشە بە ئەڵڵە شەواتوین لە دواگەش یا دانیشتین گەرما گوشتوینی بەخۆ ئەرە بە شەو سەعات چە ناتیت شەو سەعات تقریبا 12 بوو تەواو بووم لەیش بەخوا سارێکی بارمان پێ ئەوم داناواتم بۆێرە ساعت 12 شەو تا ساعت 12 شەو لە ئیش بووی 12 شەواتوی بۆی لە تا ئێستا تا ئەم دەقارە بە شەڕێتەوە بۆ ئیش ئەرەوەڵا ئەدۆ لێرەی حتا بوویەوە ساعتەنە حوتون جا سەرم هاتووە ئێمە شوک و خەفەرمان لاتەوە بە ڕۆژ و بە شەو
لەگەڵ معاناتی و خەڵکا بینین چی بکەنارە وڵاتی چار نییە دەرەمە ئیشی ڕۆژانەمانە نانێ بەڕاستی نازانی چی بکەی گیرمان خواردووە ئەبوو ژماری بەنزیخانەکان زیاتر بکرێت بەرە وڵاتم نازانێت چوارە پێنج ئەوەن هەیە نانی حەق تیەکەم تاکەی تا شەممە دێ شەمە نایەمەوە بەڵێ ئەرەوەڵا قەرەباڵخێکی زۆر هەیە ئەرەوەڵا قەرباڵێکی زۆر هەیە ئەو تا سەرەکە خۆ بەچای خۆ ببینە زان چۆناوە دەوری کردوێتەوە بە مەزەندە 5 کیلۆمەترێکە بێت وەڵای ئەبێت ئەرەوەڵا گەڕاستی کەیتەوە هەتا ئەو دی و دیناستیە بێ ئەرەوەڵا کەس خۆزگەی پێ ئەرەوەڵا چی بکەین چارمان نییە بۆم 150 دیناری زیاتر وایە زیاتر دابەزیایە زیاتر کەم بکرایەتەوە حەقی 450 بۆ لە کەرکووک لە بانی مەقام لەو لاوە هەیە بە 400 بۆ دێرە ئێمە نەوتمان هەیە نەکو نوتمان بۆ بێت وڵاتانی نەوتیان بۆیە بەقەتە خۆمان گرن بە تاکید ئەمریکا وەکو ێرە نییە کابرای ئێرانی نەبینێت تەسووریان کرد وتی لە ئەم بەنزیەکە لێرە فولیەکەم لە ئێرانە پارەی 1 لیترە 1 لیتر من لێرە فولیەکە پارەی 1 لیتری ئێرانەیەم بۆ ماکی پێیان قسەی کرد لە مەنزیخانەی پێشەوا بوو وتی لای ئێمە بە 25 دینارە لیترێک بە 25 بەڵێ ڕەحمەت و لێبێ وابزانندر خۆتان ئاگدارن بەرنامەکەی ئێمە بوو تەواو ئەو بوو بەڵێ وتی سیارەکە فولەکەین هیلێکی پێچیە پارەی لیترێکی ئێرەیە ئەوە کەم نییە ئەوەی گوێبیستی بوون قسە و وتەی شۆفێران و هاوڵاتیان بوو لەسەر کەمی ڕێژەی بەنزینی 150 دیناری وە لە هەمان کاتی جیاوازیانەوە کە 150 دیناری نرخێکی بەرزە پێویستەکە هاوشێوەی عێراق بکرێ بە 450 دینار و باسەندەوەکە سێ بەنزیخانە سێوێزگی دابەشکردنی سوتەمەنی 750 دیناری واتە بەنزینی پاڵپشتی کرا و کە من لە سلێمانی پێویستەکە ژمارەکەی زیاتر بکرێ و باسەندەوە کرد ئەی بەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە وڵاتی بەشەڕ هاتوو خەیرانی نییە بەڵام ئێمە قەیرانمان هەیە ژێر خاکەکەمان پڕە لە زێری ڕەش و بەڵام ئێمە سوتەمەنیمان نییە تا بەرنامە بە یەگەشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کەس پادەزای ناکە